in last night's attack by the Iranian regime. We suffered no casualties. All of our soldiers are safe, and only minimal damage was sustained at our military bases. Our great American forces are prepared for anything. Iran appears to be standing down, which is a good thing for all parties concerned and a very good thing for the world. No American or Iraqi lives were lost because of the dispersal of forces. ئێمە هیچ قوربانیەکمان نەبووە تەواوی سەربازەکانمان سەلامەتن تەنها چەند زیانێکی کەم کەوتۆت لە بنکە سەربازەکانمان کەوتۆتەوە سوپای مەزنی ئەمریکا هەموو کات بۆ هەموو بەرەنگاربوونەوەیەک ئامادەیە ئێران کەمی هێناوە ئەوە شتێکی زۆر باشە بۆ تەواوی جیهان هیچ ئەمریەکی یاخود عێراقیەک گیانی لەدەست نەداوە بەهۆی هۆشداریەکانی پێشتر کە ئاڕاستەی ئێرانمان کردبوو و ئەو هۆشداریە پێشوەختەی کە سیستمەکانی ئەمریکا لێیاندا و پێزانینەمە هەیە بۆ تەواوی هێزە چەکدارەکانی ئەمریکا کە ماوەیەکی زۆر دوور و درێژە لە شەڕی تیرۆردان دەوێت کە گیانی شارستانی و مەدەنی دەوێت هەڕەشە لە مەدەنی بکات ئێمە ڕێگەدەنات دێن شتیوان ڕوودات هەفتەی ڕابردوو بڕیارێکی گرنگمان داوە تیرۆریستێکمان لە ناوبەر کە هەڕەشەی لە ئەمریکا دەکرد بە بڕیاری من بوو ئەمریکا واسپای ئەمریکا توانی گەورە تیرۆریست قاسم سلەیمانی لە ناو ببات وەک سەرۆکی سوپای قودس سلەیمانی بەرپرس بووە لە خراپترین هێرشەکان ئەو ڕاهێنانی بە چەکدارەکان کردووە لە ناویاندا حیزبوڵڵا هێرشیان کردوتە سەر خەڵکی مەدەنی ئەو ئاگری کردووە بە شەڕی ناوخۆدا لە تەواوی ناوچەکاندا ئەو هەزاران ئەمریکی و سەربازی ئەمریکی کوشتۆ بریندار کردووە لە ڕێگەی تەقاندنەوەی بۆم لە قەراغی جادەکان و ڕێگاکاندا قاسم سلەیمانی فەرمانی داوا بچنە سەر باڵێزخانەکەمان لە عێراق و هەروە بەڵێندەڵێک کە لەگەڵ ئێمەدا کار دەکەن لە کەرکووک کوژرە و چوونە سەر باڵێزخانی ئەمریکا لە عێراق و پێشتریش پلانی هێرشی دامان نابوو بەڵام ئێمە ڕامان کرد ئەو دەستی سوورە بە خوێنی خەڵکی ئەمریکا و ئێران دەبواە پێشتریش لە ناو ببرێت لە ناوبردنی قاسم سلەیمانی بە پامێکی گەورەمان نار بۆ تەواوی تیرۆریستەکان ئەگەر بەهادانانێن بۆ گیانی خۆیان دەبێت بەهادا بنێن بۆ گیانی خەڵک و پامێک بوو بۆ دەست درێژەکانی ئێران کە ئەمریکا ئامادەیە هەموو کات سزای کۆماری ئیسلامی نێ بدات سزا ئابوورەکانی سەر ئێران دەمێننەوانێ خۆی تاران هاڵس و کەوت و کارەکانی خۆی دەگۆڕێت چەند جارێک هەوڵە نێودوڵەتەکان دەکاتە هەڕەشە هێرش دەکاتە سەر سعودیا دوو فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکی خستۆتە خوارەوە و دوای ڕێکەوتنە خراپەکەی 2015 ئەتۆمی لەگەڵ ئێران 150 ملیار دۆلار دراوە بە ئێران بە شێوەیەکی کاش لە بری ئەوەی بە ئەمریکا بڵێت سوپاس ئەو لێدوانی دژ بە ئەمریکا دەڵێت مەرگ و مردن بۆ ئەمریکا دەخوازێت لەو ڕۆژەوەی ڕێکەوتنامەکەی امزاکراوە کاران بە دەنجێکی بەرزتر دەڵێت مردن بۆ ئەمریکا ئەو داهاتی درایە دەست ئەمریکادایە چەکدارەکان لە یەمەن لە سووریا لە ئەفغانستان لە عێراق ئەو موشەکانی کە ئاراستەکران شەوی ڕابردوو بۆ سەر ئێمە و هاوپەیمانەکانمان ئەو پارەی لەلایەن
پارەکەیان لەلایەن عێراقەوە لەلایەن هاوپەیمانانەوە درابوو. ئێستا چەند ڕۆژێک پێش ئێستا پێشووتریش سەدان کەسی لە خۆپیشاندەرەکانی ئێران کوشتو ئەو ڕێکەوتنی ئەتۆمی کۆتایی پێهاتووە بەم نزیکانە بە تەواوەتی و بە شێوەیەکی گشتی کۆتایی بە ڕێکەوتنی ئەتۆمی دەهێنرێت. جارێکی تر ئێران کۆتایی پێدێنێت دەبێت تاران واز لە ویستی بۆ چەکی ئەتۆمی و پاڵپشتی بۆ گروپە چەکدارەکان بهێنێت. ئێستا کاتی ئەوەیە بۆی ئەمریکا، ئەڵمانیا، چین، رووسیا، فەڕەنسا بۆیدان بەو ڕاستیەدا بنێن دەبێت بزانن و دوورکەونەوە لە ڕێکەوتنەکەی ئێران ئەتۆمی وڵاتانی پێنجکۆیەک دەبێت هەمومان پێکەوە کار بکەین بۆ ئەوەی کە ڕێکەوتنێک لەگەڵ ئێران ئەنجام دێن کە وڵاتانی گیان و گیان سەلامەت بێ و هەڵەوە خاوێنتری بکات ئارامتری کات نابێت ئێران ڕێگە بدەین تاران سوود لەو دەرفەتانە وەربگرێت. Under my leadership, our economy is stronger than ever before and America has achieved energy independence. شارستانی و مەدەنی پاراستن بنێرن کە بە شێوەیەکی گشتی کاریگەریان کردوتە لەسەر تەواوی سێکتەرەکانی جیهان. We are now the #1 producer of oil and natural gas anywhere in the world. We are independent. کەمپینی تیرۆر و پشتیوانی ڕێگەی پێنادرێت لە هیچ شوێنێکی جیهاندا ڕێگە نادرێت کە بەردەوام بێت. ئەمڕۆ من پرسیار لە ناتۆ دەکەم زیاتر بێنە ناو پرسەکەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە 3 ساڵی ڕابردوودا بەسەرکردایەتی مندا ئابووریمان بەهێزترێک ئابووریی بەهێزمان هەبووە سەربەخۆیی و زەمان وەرگرتووە. ئەوە استراتیژیەکە کە گرنگی پێدراوە لە پێش هەموو شتێکەوە دامان ناوە و چەندین بژاردە و ئۆپشن و بژاردەمان هەیە. ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە خاوەنی بەرهەمهێنانی نەوت و گازی سروشتین. ئێمە سەربەخۆ ئێستا چیتر پێویستمان وەسپای ئەمریکا لەژێر سەرکەوتودایەتی مندا بنیات دراوەتەوە ملیاران دۆلاری بۆ خەرج کراوە. هێزەکانمان بەهێزن کە هیچ کاتێک بەهێز نەبوون، موچەکانمان ورد و بەهێز و خێران. ئێستا موشکی سەرودەنگ دروست کراون و باشترین چەک لە دانراوە، بەڵام ئەوە ناگەێنێت کە ئێمە بەکاری بێنین و ناشمانەوێت بەکاری بێنین. ئێمە بەهێزین لە ڕووی سەربازی و ئابووریەوە. ئەمە باشترین پەیام و پاڵپشتیە بۆ ئێمە. لە ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوودا لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی تەواوەتی خەلافەتی داعشمان لە ناوبرد و سەرکردەکەی ئەبوبەکر بەغدادیمان کوشت کە بەرپرس بووە لە کوشتنی و کوشتن و ئەو کەسێکی بەکوش بووە و دەیویست خەلافەتەکەی داعش دروست بکاتەوە، بەڵام لە ناوچوو بە دەیان هەزان چەکداری داعش کوژراون و مۆتەکەی هەڵگیرسانی جەنگی وێرانکەری زلێزەکانی گیان بەرۆکی یاریمی کوردستان و عێراقی گرتووە. ئەمەسانی زانکۆش داوا دەکەن سەرکردایەتی کورد سیاسەتێکی دروست و مامەڵەیەکی وردبینانە لەگەڵ دۆخەکەدا بگرێتە بەر.